سلااوێکی گەرمتان پێشکەش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. چالاکی ژنانی سنە بە بۆنەی 25 نۆڤامبر، ئازاری بنەماڵە دادخوازەکانی بۆکان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە، گواستنەوەی فرەیدون سڵتانی بۆ گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ، ڕێپێوانی ژنان و پیاوانی باکووری کوردستان بە بۆنەی 25 نۆڤامبر، ناڕزایەتی بازاڕیانی کاشان لە ئاست بڕینی بەردەوامی کارەبا، دیداری ئەندامانی سندیکای کرێکارانی شرکەت واحد لەگەڵ بنەماڵەی داود ڕەزەوی، سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی مەدەنی لە کەرەج و دامغان، ڕەتکردنەوەی خاستی پێداچوونەوە بە حوکمی زیندانی ئیسماعیل گرامی، دیداری کومیتەی دۆزینەوەی ڕاستیەکان لەگەڵ بریندارانی شۆڕشی ژینا و بەڕێوەچوونی ڕێپێوانی 25 نۆڤامبر لە چەند وڵاتی جیهان. دەستپێکی هەواڵەکان. چالاکی ژنانی سنە بە بۆنەی 25 نۆڤامبر، ڕۆژی یەکشەممە 4 سەرماوەزی 1403 کۆمەڵێک لە ژنانی تێکۆشەری شاری سنە بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان لەسەر مەزاری گیان بەختکردوانی توندوتیژی سیستماتیک کۆبوونەوە. ژنانی بەشدار لەو چالاکیە لە بەشێکی بەیاننامەکەی خۆیاندا ڕایانگەان توندوتیژی دژ بە ژنان دیاردەیەکی ئاڵۆز و تێکەڵ بە تانۆپۆی سیستمی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری و کولتوریە و ژنانی پەراوێزخراو لە هەموو مافەکانیان بێبەری و دەچەوسێندرێنەوە. کۆماری ئیسلامی نمونەی دەسەڵاتێکی پیاو سالار و دژەژنە کە بنەمای حکوومەتەکەی لەسەر سەرکوتی ژنان و کەمینە نەتەوایەتیەکان داناوە. لە ماوەی چواردەیەی دەسەڵاتی ئەو ڕژیمە بە هەزاران ژن زیندانی، ئەعدام و ئەشکەنجەکراون. ژنانی تێکۆشەر بە تایبەت ژنانی کورد مانایەکی دیکەیان بەرخۆدان بەخشیوە و هەرگیز کۆڵیان نەداوە. یەکێک لە خراپترین جۆرەکانی توندوتیژی دژ بە ژنان کوشتنی ژنان بە بیانووی پاراستنی شەرەف و ناموسا. ئەمڕۆ لەسەر مەزاری ژنانێک کۆبوونێتەوە کە ناونیشانیان نییە و قوربانی دەسەڵاتی پیاوسالار بوون. لێرەدا یادی هەموو قوربانیانی سەرکوت بەرز دەنرخێنین و ڕێز لە خەبات و تێکۆشانی ژنانی بەندکراوی سیاسی وەکو ریشە مورادی، شەریفە محەممەدی، پەخشان عەزیزی، نەرگز محەممەدی، زەینەب جەلالیان و هەموو ژنانی بەندکراو دەگرین و دڵنیایان دەکەینەوە کە بە تەنها نین و وێڕای پاڵپشتیکردنیان درێژە با ڕێگا و ڕێباستان ئەدەین. ئازاری بنەماڵە دادخوازەکانی بۆکان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە. بەپێی هەواڵی گەشت و ماوەی 10 ڕۆژە ئیدارەی ئیتلاعاتی بۆکان ئاستەنگیەکی زۆری بۆ بنەماڵە دادخوازەکانی بۆکان دروست کردووە و ڕێگە نادا دایکانی دادخواز سەردانی مەزاری ڕۆڵەکانیان بکەن. بەوتەی هاوڵاتیان بەرپرسی گۆڕستانی بۆکان کەسێکی سەر بە ئیدارەی ئیتلاعاتە و لە کاتی کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکان وێنە و گرتە ڤیدیۆیان لێ هەڵدەگرێت. هەروەها ناوەندە ئەمنیەتیەکانی ئەو شارە هاتوچۆکانیان کۆنترۆڵ دەکەن و وشار دەخەنە سەر بنەماڵەکان. بەڕای هەموو ئەو ئاستەنگیانەی بەکرێگیراوانی ڕژیم دروستیان کردووە دایکانی دادخواز یەکگرتووانە سەردانی مەزاری ئازیزانیان دەکەن و سووربوونەوەی خۆیان لەسەر محاکمەی تاوانباران دووپات دەکەنەوە. گواستنەوەی فرەیدون سڵتانی بۆ گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ ڕۆژی یەکشەممە 4 سەرماوەزی 1403 فرەیدون سڵتانی شارۆمەندی دەست بەسەرکراوی خەڵکی تیکاب پاش 2 ڕۆژ بۆ گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ ڕاگوێزرا. فرەیدون سڵتانی ڕۆژی هەینی 2 سەرماوەز بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکرا. ئەو شارۆمەندە پاش لێپرسینەوە خوازیاری ئازادی بەدانانی وەسیقە بوو، بەڵام دادستانی لەگەڵ داواکاریەکەی دژایەتی کردووە. بەوتەی سەرچاوێکی هەواڵ ماوەی بەندکرانی فرەیدون سڵتانی بۆ ماوەی 1 مانگ درێژ کراوەتەوە و ناوبراو ڕاگوێزی گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ کراوە. ڕێپێوانی ژنان و پیاوانی باکووری کوردستان بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی یەکشەممە 4 سەرماوەزی 1403 هەزاران پیاوژنی ئازادیخواز و بەرابەری تەڵاب لە شارەکانی باکووری کوردستان ڕژانە سەرشەقام و خوازیاری کۆتایی هێنان بە توندوتیژی دژ بە ژنان بوون. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە هەزاران پیاو لە شاری ئامێد
لەسەر شەقامەکانی ئەو شارە ڕێپێوانیان کرد و وێڕای ڕێزلێنان لە یادی ژنانی خەباتکار خوازیاری کۆتایی هێنان بە توندوتیژی دژ بە ژنان بوون. هاوکات هەزاران ژن لە شارەکانی دیکەی باکووری کوردستان وێڕای هەڕەشەی دەوڵەت بۆ قەدەغەکردنی دروشمی ژن ژیان ئازادی بە هەمان درۆشم لەسەر شەقام خۆپیشاندانیان کرد و خوازیاری ئازادی هەموو ژنانی بەندکراو وەلانانی جیاوازی و کۆتایی هێنان بە توندوتیژی کوشتنی ژنان بە بیانووی ناموس بوون. ناڕزایەتی بازاڕیانی کاشان لە ئاز بڕینی بەردەوامی کارەبا. ڕۆژی یەکشەمە چواری سەرماوەز بازاڕیانی شاری کاشان لە ئاز بڕانی بەردەوامی کارەبا ناڕزایەتیان دەربڕی و لە ناوەندی بازاردا کۆبوونەوە. بەوتەی بازاڕیانی ناڕازی بڕانی بەردەوامی کارەبا زیانێکی زۆری لێداون و وێڕای نەبوونی بەرق نرخی قەبزەکانیان چەند هێندە چووەتە سەرەوە. ڕۆژی ڕابردووش دەستگای هەواڵێری تەسنیمی سەر بە سپای پاسداران ڕایگەیاند بوو کە نرخی بەرق بۆ جارێکی دیکە بەرز دەبێتەوە و لە مانگی داهاتوودا پارەی مەسرفی سوتەمەنی لە وزەخانەکان دەخرێتە سەر قەبزی شارۆمەندان و خاوەن کارگاکان. دیداری ئەندامانی سندیکای کرێکارانی شرکەت واحد لەگەڵ بنەماڵەی داوود ڕەزەوی. لە ڕۆژانەی ڕابردوودا کۆمەڵێک لە ئەندامانی سندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران و خانشینکراوان سەردانی بنەماڵەی داوود ڕەزەوی چالاکی کرێکاری بەندکراویان کرد. داوود ڕەزەوی ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی سندیکای شرکەت واحد لەسەر چەند تۆمەتی بێبنەما زیندانی کراوە و وێڕای توشبوون بە چەند نەخۆشی لە دەستڕاگەشتن بە دەرمان بێبەش کراوە. ڕۆژی هەینی ئەندامانی سندیکا و کۆمەڵێک لە چالاکانی سنفی فەرهەنگیان و خانشینکراوانی تاران سەردانی بنەماڵەی ئەو بەندکراوەیان کرد و پشتیوانی خۆیان لە داوود ڕەزەوی و خێزانەکەی دووپات کردەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی مەدەنی لە کەرەج و دامغان. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران دەستگای قەزایی ڕژیم سزای زیندانی بەسەر عاتفە ڕەنگریز لە دامغان و عەلی تەیموری لە کەرەج سەپاندووە. بەپێی ئەو راپۆرتە عاتفە ڕەنگریز لە پەروەندەیەکی تازەدا بە تۆمەتی پێکێنانی گروپی تەلێگرامی بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 7 ساڵ و بە تۆمەتێکی دیکە چەند مانگ زیندانی تەعزیری و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراوە. شایانی باسەکە و بەندکراوە سیاسیە نەخۆشی دڵی هەیە و دادستانی لەگەڵ پێدانی مەرەخەسی دەرمانی بە ناوبراو دژایەتی کردووە. لەلایەکی دیکەوە عەلی تەیموری چالاکی مەدەنی دژبەری کۆماری ئیسلامی و لە گیانبازانی شەڕی ئێران و عێراق لەلایەن لەقی دووی دادگای ئینقلابی کەرەج بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تازیری و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە گروپ و دامەزراوەی سیاسی و مەدەنی مەحکوم کراوە. ڕەتکردنەوەی خاستی پێداچوونەوە بە حوکمی زیندانی ئیسماعیل گرامی. بەپێی زانیاریەکان داواکاری پێداچوونەوە بە حوکمی سەپێنراو بەسەر ئیسماعیل گرامی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئێڤین لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ڕەت کراوەتەوە. ئیسماعیل گرامی لە ڕێکەوتی هەژدەی پوشپەڕی 1403 لەلایەن دادگای دووی تاوانەکانی تاران بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی لە ڕێگەی بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی بە 20 میلیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە و حکومەکەی لە لەقی سیویەکی دادگای پێداچوونەوەی تاران پشتڕاست کراوەتەوە. ناوبراو لە پەروەندەیەکی دیکەدا بە 1 ساڵ زیندان سزا دراوە و ماوەی 100 ڕۆژە لە زیندانی ئێڤین بەند کراوە. لە 3 دارەزانی دوو بەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان و جیرۆفت. بەیانی ڕۆژی یەکشەمە چواری سەرماوەزی 1403 حکمی ئەدامی دوو بەندکراو بە ناوەکانی ناسر قابل سولەیمانی تەمەن 67 ساڵ و نادر غەنیزادە لە زیندانەکانی ئیسفەهان و جیرۆفت جێبەجێکرا. ناسر قابل سولەیمانی خەڵکی تەورێزە و چەند ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بێعدام مەحکوم کرابوو. هاوکات سزای سێدارەی بەندکراوێکی دیکە بە ناوی نادر غەنیزادە بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانی جیرۆف جێبەجێکراوە. جێگای ئاماژەیە کە دەستگای قەزایی ڕژیم حکمی ئەدامی بەسەر 58 بەندکراوی ژن و پیاوی دیکە لە زیندانی جیرۆف بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر سەپاندووە و چاوەڕێی جێبەجێکردنی حکومەکەیانن. دیداری کومیتەی دۆزینەوەی ڕاستیەکان لەگەڵ بریندارانی شۆرشی ژینە. ڕۆژی شەمە 3 سەرماوەزی 1403 نوێنەرانی کومیتەی
دۆزینەوەی ڕاستیەکان سەر بە نەتەوەی گرتوەکان لەگەڵ بریندارانی شۆڕشی ژینان لە ئاڵمان دیداریان کرد. بە پێی زانیاریەکان نوێنەرانی کمیتەی دۆزینەوەی ڕاستیەکان سەر بە نەتەوەی گرتوەکان بۆ تۆمارکردن و کۆکردنەوەی بەڵگە و سەنەدی جنایەتەکانی کۆمالی ئیسلامی ئەو دیدارەیان ئەنجامدا و دەیانەوێت هەموو ئەو بەڵگەنامانەی کۆی دەکەنەوە ڕادستی شۆرای مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکانی بکەن. بەڕێوەچوونی ڕێپێوانی 25 نۆڤامبر لە چەند وڵاتی جیهان لا وڵاتانی فەڕەنسا و پیرۆ بە هەزاران کەس بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی درۆشم ڕۆژی 25 نۆڤامبریان بەرزڕاگرت و خوازیاری کۆتایی هێنان بە توندوتیژی دژ بە ژنان بوون. بەپێی راپۆرتەکان زیاتر لە 7,000 کەس لە شاری پاریسی فەڕەنسا ڕەژاونەتە سەر شەقام و خوازیاری پشتیوانی لە ژنانی قوربانی توندوتیژی و سزادانی تاوانباران بوون. لە وڵاتی پیرۆ کە لە دەستپێکی ساڵەوە تا مانگی سپتامبر لانیکەم 121 ژن کوژراون، هەزاران ژنی ناڕازی لە خۆپیشاندانێکی گەورەدا نەبوونی ئەمنیەت بۆ ژنانی وڵاتیان محکوم کرد و خوازیاری کۆتایی هێنان بە توندوتیژی دەشت بە ژنان وەلانانی جیاوازی و دابینکردنی ئیمکاناتی بێهداشتی و دەرمانی بێبەرامبەر بۆ کچان و ژنانی وڵاتە بوون. کۆبوونەوەی دەیان هەزار کەسی دژ بە گرانی کرێخانوو لە بارسلۆنا دوایین هەواڵ. دەیان هەزار کەسی دانیشتووی شاری بارسلۆنا لە ئیسپانیا ڕۆژی شەمە سێی سەرماوەز دژ بە گرانی نرخی کرێ کەمی خانوبەرە ڕژانە سەر شەقام و ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان خوازیاری کەمکردنەوەی نرخی کرێی خانوو و دابەزینی نرخی خانوبەرە بە ڕێژەی 50% بوون. پشتاربوانی ئەو خۆپیشاندانە هەروەها داوایان کرد بڕیاری بەرپرسانی ئەو شارە بۆ قەدەغەی مامەڵەکردنی خانوبەرە هەڵوەشێتەوە و ڕێگە لە سەوداگەری خاوەن نووسینگەکانی کڕین و فرۆشتنی خانوبەرە بگیرێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا کاتێکی خۆش بۆ